ئای زار ماشەڵا جوانی زۆر جوانە قەد و خیافەت ئای ئاز دەکەم جانم دەرچێ لە سەرا و سینگە سافەت تۆ هێندە ژیر و وریایی لە شێ فێر بووی سەقافەت بەخوای ئاز ناکەم میسکات لە من دووربی مەسافەت با لەسەر تۆ بکوژرم وەک چەکداری خەلافەت لێم ڕوونە ناگرم بەرگەی ئەو هەموو مەکر و لافەت لێم ڕوونە ناگرم بەرگەی ئەو هەموو مەکر و لافەت ئای ماندوو بوویمە لەو ژینەی لەمرم دەعەسێمەوە بوو ئای ماندی بوویمە لەو ژینەی دەمرم دەعەسێمەوە ئەو جارەیان دوازارە ناترسی گەرنێمەوە سەفەر دەکەم مەزیزم دەڕۆم ناگەڕێمەوە سازۆن چاوەڕوان مەبە بەهار دابێ بێمەوە لەوە ناچەی چیتر لەگەڵ تا بدوێمەوە بەدبەختی شانی گرتوم ڕۆژ بە ڕۆژ دەشێمەوە هێندە یاوێت تەیغەم بووم لە ناو غەم دەتوێمەوە کەم من لای مردن دەکەم لە ژیانم دەکشێمەوە خوایە ڕۆژێ هەزار جار لە تۆ دەپاڕێمەوە ماندوو بووم لەو گەردوونەی کەینێ دەعەسێمەوە بۆ کاردۆی مامکاوەی تازە لێ نەکشێمەوە بەندی عەبۆ چاوشینیا دەیڵێم و دەیڵێمەوە ئیشاڵە سەرفرازن لە خوای دەپاڕێمەوە ئای لەبەراو چاوەی دەمرم وەک لای تەعەنکەبوتە لەبەراو گەرنەی دەمرم پڕ مەرجان و یاقوتە هەرچی ئیمانی هەمبوو هەمووی ئەتۆ بردووتە ئەگەر ڕۆژێ نەیبینم دەمرم جێگەم تابوتە یاخوا لێ مبارەک بێ لێ جوانە و قاپوتە هەزار خۆزگەم بەو کەسەی شەوێ لەگەڵی زووتە ماچی پیاو نەشە دەکا وەک ڤۆدکا و ئەبسلوتە بۆ ناوێرم بیدوێنم گەڕدەگرێ وەک باروتە چەندی لە باڵای جوانە ئەو قات و تەراکسوتە زۆر دەترسێم لە بابی زاڵ و تاغوتە لەبەرچیە نازانم بەینێکە لێم لالوتە و هەزار خۆزگەم بەو کەسەی لە ئامێزت گرتوتە زەمانەکەی گۆڕاوە پڕی خەڵکی نابووتە دەوری پیاوەتی نەما دەڵێی زەمانی لوتە کاردۆی مامکاوەی بڵێم بەندە لا بەرەو ڕوتە تا بێ ئەمە فەڕەنسی هەرچی دەیڵێم مەزبووتە ئەنوەری مامکاوەی پایەدار بێ خودایە یاخوا بژین بە زووتە پایەدار بێ ئەنوەر هەرچی دەڵێم مەزبووتە بەندی ئامازیاخی دەڵێ بۆمی سکوتە ئای خۆزگە دەزانی بۆچی لە غەمبارم ساقی ئای بۆ هیچ کەس وەفای نییەم دنیا سفرە و سوقاقی دڵ بە دنیا مەبەستە هەر دەمری لە مەراقی ڕۆژێک دێ لە دەست دەدەی شوعلە و جوانی و مەزاقی ئەو ژیانە ناستە سەر بە دوو ڕووی و دووفاقی نازانم بە تاک و کەی فەسادی و بێئەخلاقی لێرە هیچ کەس نامێنێ 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 هەرخوا دەمێنێ باقی بۆ کاردۆی مامکاوەی نووسیتم لە ئەوراقی شاد بێ ئەحمەد خۆرانی لێ تێک نەچێ مەزاقی هەر پایەدار بێکاوە معزیبم بە ئەخلاقی بۆ شوانی عیشەیە دەخۆم سند و تەراقی لەگەڵ ئەو کاک بەڵێنەی دنیا دەبتە مشتاقی
سوتام لە تاوی تۆ دڵت بە چێوەیە ئای گەرچی مەجبوری تۆمەم غەمبارم بەو شێوەیە هەزار خۆزگە